مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. خەڵکانێکی کونجکاو لە دەوری من خڕدەبوونەوە، جۆرەها مجامەلەیان دەکردم و پرسیاریان لێ دەکردم. جۆرەها ناوی کەڵەنووسەرانی ناودار، ئەندامانی کۆڕی زانیاری و ڕۆژنامەوانان و پەیامنێران لە گوێما دەزرنگایەوە. هێشتا لە ناسینی تەواوەتی کەسایەتێکی ناودار نەدەبوومەوە، نۆری ناسینی کەسایەتێکی ناوداری دیدەهات. بەڕاستی و بەدەر لە هەر لاف و گەزاف و خۆهەڵکێشانێک دەبێ ئەوە بڵێم کە چەندین لەو بەڕێزانە ڕیزیان گرتبوو تا تەوقەم لەگەڵدا بکەن و هەندێک پرسیار لەبارەی کتێبەکەمەوە بکەن. هەندێک لەوان پێشتر کتێبەکەیان خوێندبوو و بە دڵیان ببوو، هەندێکی دی بەڵێنیان دەدامێ کە دەیکڕن یا داوایان دەکرد نوسخەیەکیان بۆ بنێرم. هەستم دەکرد لە ئەنجومەن و کۆڕی هاوکارانی بەناوبانگدا قبول کراوم و لە نێودۆستانی تازەمدا پێگەیەکم هەیە و نامۆنیم. چاک دەزانم لەم پێشوازێ گەرم و گوڕ و پڕ خۆشەویستەیە کە لە من دەکرا ئەو پەڕی ئەدەب و نەزاکەت و ڕەچاو کرابوو. بەڵام بە هەرحاڵ پیاوانی بەڕێزی دنیای ئەدەب بە ناوی من و کتێبەکەم ئاشنا بوون. بۆ ساتێک بیری تێزویر و درۆ بەزەینمدا بوری، هەر بۆ سەرگەرمی خەیاڵی ئەوەم پێمشک داهات کە ئەگەر لە بەردەم ئەم خەڵکەدا دان بە دزیا ئەدەبیەکەمدا بنێم تووشی چ سەرسامیەک دەبن. کورسیانی ژێروبان، فریاد و هاوار، جنجاڵی ترسناک و شیلە و کرێمی ڕژاو بەسەر فەرشەکانە هێنایە بەرچاوی خۆم. دەی خەڵکانی میهرەبان بەلایکەمەوە لە بەرخاتری ئارامی دەرونی ئێوە قسە ناکەم. لە کاتێکدا کە ئاپۆڕاکە بەدەم مجامەلە و ڕووبینی و پرسیارانی نابەجێوە دەوریاندا بووم و بێتاقەتیان دەکردم، سوزان چوار پیرەمێردی چاویلکە لە چاوی لە خۆ خڕ کردبووە. باسی چی بۆ دەکردن؟ شەنگۆڵ و جوان و خەمڵی و بە دەنگی بەرز بەدەمیانەوە پێدەکەنی و ئەوانیش گوێ بەگوێی ئەو پێدەکەنن کە بەو سەربەستی و بێباکیە دەمبینی هەستم بە شانازی و نیگەرانی دەکرد. دەتگوت بەڕاستی یەکێک بوو لە هاتوو چۆکەرانی بەردەوامی ئەم جۆرە ئەنجومەن و دیوانانە. ناوی هەموو ئەو ئەدیب و نووسەرانەی دەزانێ و هیچ شتێکی پشت پەردەی لێ شاراوە نەبوو. توانایەکی سیر خۆسازانی هەبوو. ئەم توانایەم بەلاوە ترسناک بوو. وام هەست دەکرد کە سایەتێکی دیکە لە ناخیا هەبوو تەنیا چاوەڕوانی ئەوە بووە کە هەلی بۆ هەڵ بکەوێ تا خۆی بنوێنێ و هەمووان ئەفسونی خۆی بکات. لەو دەمەدا کا خەریک بوو بچم بۆ لای سوزان، سیاسەتوانێکی کەم دووی ڕدێن نەتراشاو ڕێی پێگرتم. تون دەستی تەکاندام و وتی: ئێمە پێویستمان بە پیاوانی وەکو تۆ هەیە تا بیر و باوەڕەکانمان بڵاو بکەنەوە. تۆ ئیدی لە ئێستاوە لە هوادارانی ئێمەیت. بەڵام سیاسەتوانێکی دیکە بە پێچوانەوە. هەرکە دایکە هیب ناوی بردم ڕووی لێوەرگەڕام و پشتی تێکردم. کەم و زۆر سرم لەم مەسەلانە دەرنەدەکرد، هیچیان لێ حاڵی نەدەبووم. بۆ پەڕی حیرەت و سەرگردانی هەستم دەکرد کە هەر کەسە و بیرۆکەیەکی لە کتێبەکەم داوە هەڵێنجاوە کە من لێی بەرپرسیار نیم. هەستم دەکرد کتێبەکەم بۆ تەمایی ناکۆکی و ململانی و ئەو ڕازێک بۆ ڕکابەری هەڵبژاردن و خۆمیش بێ ئەوەی کەس پرسم پێ بکات یان بخۆم بزانم بووم بەلایەنگری ئەم گروپ و نەیار و ناحەزی ئەو گروپ. سەرنجام بە مێردەکەی مەدام مارتینا مارتینۆ، دامەزرێنەری دەستگای تیوپەکانی مارتینۆ ناسێنرام. پیرەمەردێکی کورسە باڵای چاوچکۆلا، دەموچاو زیبکاوی سوور بوو کە بە ماتەمات دەڕۆی و هەر کاتێ بانگ بکرایە بە جۆرێ لە جێ خۆی ڕادەپەڕی وەک ئەوەی لە دواوە جەربەزەیەکان لێدابێ. ئەو قەرباڵغی کە ساڵۆنەکانی ماڵەکەیان پڕ کردبوو پێ سەیر بوو. نۆکەر و خزمەتکارەکانی خۆی نەدەناسیە و یەکەم کەس بوو کە کۆڕ و مەجلیسەکەی بەجێهێشت. لە تەنیایی ژوورە چوارگۆشەکەمدا خەریکم ئەو هەستانە دەدەما دەم یەکە و چاوتوی دەکەم کە زۆر ئازارم دەدەن. سەیرە هەندێک ڕۆژ خەیاڵی دزیا ئەدەبیەکەم بە هیچ جۆرێ بەرەوکی زەینم بەرنادات و هەندێک ڕۆژیش بە تەواوەتی بیرم دەچێتەوە و کەم و زۆر بە خەیاڵمدا نایەت. دوێنێ وام هەز دەکرد بەڕاستی من نووسەری ڕۆمانی غەزەبم، کەچی ئەمڕۆوە هەز دەکەم بەرهەمی کەسێکی دیکەم دزیوە و ناوی خۆمم لێدابە. هەڵبەتە ئەوەندەم جورئەت هەیە کە جان بەم حەقیقەتەدا با هەموو لێکەوتە دەرونیەکانیەوە بنێم. سوزان وتنی من ئاسیوم بە کەس نەگەیاندووە.
زەرەر و زیانم لە کەس نەدا و کەس ناتوانێت گلەی ئەوم لێ بکات کە سوودم لە هەل و مەرجێکی ئاوا وەرگرتووە. ئەو مەسلەیەکە لە نێوان من و گالاردا، مەسلەیەکە لە نێوان کەسێکی مردوو کەسێکی زیندوودا. بە وتەیەکی دی مەسلەی ویژدانە. من خۆم دەزانم چۆن لەگەڵ ویژدانمدا پێک دێم. لە کاتێکدا ئەم دێڕانە دەنووسم ئارامی و ئاسوودەیەکی تەواو بەسەر بوونمدا زاڵ دەبێت و هەموو دەمارە گرژ و ماسوولکە گرژەکانم خاو و ئاسوودە دەکاتەوە. ڕازی و خۆشحاڵم، کتێبەکەم سەرکەوتووە، قسەی لەسەر دەکەن، خوێندنەوەی بۆ دەکەن. خەڵکی حەز دەکەن من بناسن. سوزان ئەوەندە خۆشحاڵ و جوان و شەنگۆڵە کە عشقی من سەبارەت بۆ و دووبارە گەیوەتە لوتکە. ئەم دوانی وەڕۆیە کاتێک کە لە یەکدی دوور بووین چەند جارێک نیگام لە نیگای هەڵەنگوت کە لە کەمینی نیگای مندا بوو. ئەم نیگا کورتخایەنە نیشانەی هاودەستی و لێکتێگەیشتێکی شاد و بە لەزەتی ئەوتۆ بوو کە ئەفسوونی دەکردم. من و ئەو لە سەرسەری ئەم خەڵکە کارتۆنیا بزۆزانەوە لە پشت هەموو قیل و قالەکانەوە لە یەکدی دەگەڕاین و بەبێ هیچ زەحمەتێک یەکدیمان دەرک دەکرد. هەردووکمان دەمانزانەیە کە یەک ئەرک و یەک ڕاست پێکەوەمان گرێ دەدات. دوو نەفەر لە نێو ئەم هەمووەدا، دوو نەفەر دژی ئەم هەمووە، ئێمە دوو نەفەر، تۆ من سوزان. چەند حەز دەکەم بەم سحر و ئەفسوونە وا هەز بکەم کە وابەستەی زەینی تۆم، وابەستەی پێست و گۆشتی تۆم. وام دێتە بەرچاو لە وەتای مەترسی ئێمە یەک خستووە هیچ شتێکی من لە تۆ شاراوە نییە. وا هەز دەکەم هەربیرێکی تۆ، هەر جم و جۆڵێکی تۆ لە بوونمە دەنگ دەداتەوە. دەڵی دەمارەکانم پێکەوەمانی گرێداوە. وام دێتە بەرچاو کە من لە تۆدا و تۆ لە مندا هەرمانانە دەژین. سوزان، ئەگەر بە زەوق و شادی من ئازایەتی ئەشق توانە و هێزی منت دەزانی، ئەگەر دەتبینی چۆن لە شادیدا ڕەنگم هەڵبزڕکاوە، ئەگەر چاوە سەرمەست و دەستە لەرزۆکەکانی منت دەبینی، هەنگی دەمزانی چەند بەکارەکەی خۆت خۆشحاڵ دەبوویت و دەمبینی چۆن گاڵتەت پێدەکردم لەسەر ئەوەی دوو دڵ بووم لەوەی کە بەگوێی تۆم بکەم. جاک سوربیا. ناوم لە گوێمدا دەزرنگێتەوە. جاک سوربیا، تۆ ئومێدی تازەی ئەدەبیاتی فەڕەنسا. جاک سوربیا لە تیرەی بالزاک و ستانداڵ. جاک سوربیا، جاک سوربیا. ئەم ناوە دڵ و مێشکی پڕکرد بوو. ئەوەندە لە دنیای شادی و بەختەوەریدا بەرز بوومەتەوە کە هەناسەم سوار بووە. پڕ بەدڵ حەز دەکەم خۆم بە مێزەکەەوە ببەستمەوە. ئەمە چه دیوانیەکە، چ شێتایەتیەکی بەلەزەتە کە باڵی بەسەر مندا کێشاوە. قیتارێک تێدەپەڕێ و شوشەی پەنجەرەکان خشەخش دەلەرزێنەوە. ڕەنگە ئێستا لا فارگۆنێکی پڕتەکان و جوڵەدا ڕێبوارێک کە بۆ قەراق شار دەڕوات کتێبەکەی من بخوێنێتەوە و لە زەین و خەیاڵی خۆیدا تەماس و پەیوەندی لەگەڵ مندا بگرێ. من لە هەموو شوێنەکەم، مڵکی هەموو کەسێکم. ئایا دەشێت هەموو نووسەرەکان هەز بە هەمان بەرزەفری بێسنوور هەمان سەرگردانی بکەن کە من بەرەو دنیای سەرمەستی و نەشئە دەبات؟ نە، من یەکەمین کەسم کە تامی ئەم جۆرە سەرکەوتنە دەچێژم. لە وتای دنیا دروست بووە، شادمانی وە لە دڵی کەسدا نەبووە. من ئاوارتەم لە گینە هەرگیز نەمرم. قیتارەکە دەڕوات، بێدەنگێکە گەڕایەوە. گوێم لێیە کە سوزان چەکمەجەیەک دادەخات و بە سۆڵەکانی دەکێشێت بە پارکێتەکەدا، بە ڕووکەشی مغیریەکە دەلەرزێنە. بە درێژایی شەو خواخوام بۆ ڕۆژ بێتەوە و خەڵکی بدینم. خۆزگەم دەخواست شەو لە بنی نەبوایە. وا هەز دەکەم کە شادمانی لە شەودا دەوەستێ. شەو من لە خۆشی و شادی لە سەرفرازی و شانازی مەحروم دەکات. لا سوکە چاوگەرمکردنێکدا هەوڵمدا ئەو جنجاڵ و هەرا و هەنگامە و فەزیحەت و ڕسواییە بێنمە بەرچاوی خۆم کە لەوەیە کەشەفبوونی دزیە ئەدەبیەکەم یاندان پێدانانم بەو دزیە ئەدەبیەدا دروستی بکات. هەر هەموو ئەو کەسانم هێنایە بەرچاوی خۆم کە منیان دەناسی و بۆ هەر یەکێکیان دەمام کێکم لە نەفرەت و بێزاری دەنگێکی زادەی ترس و زمانێکی پڕ لە بێزاری و ناڕزاییم دروست کرد. لە نێو ئەو شایەدانەی کە دژی من شایەدیان دەدا، ڕوخساری بابم لە هەمویان زیاتر ئازاری دەدام. بابم هاواری بەسرمدا نەدەکرد، دەستی هەڕەشەی لێران نەدەوەشاندم، بەڵام بە خەموو پەژارەوە سەیری دەکردم و سەری دەلەقان. زۆر بە سەحمەت توانیم دووبارە بخەومەوە. لا فەسلی حوتەمی کتێبەکەی گالاردا لاپەڕێک هەیە کە هەر هەمووی لە نووسینی منە. لە دەست نووسەکەی گالاردا ئەو لاپەڕێم پێ نەدەخوێنرایەوە. ئیدی ئەمڕۆ لای بەیانی غەزەبم کردەوە و ئەم پاراگرافم با غرورێکی زۆرەوە دووبارە خوێندەوە
تەنانەت بۆ ساتێک وام خەیاڵ کرد کە هەندێک لە خوێنەران بە تایبەتی دڵبەندی ئەم لاپەڕەیە دەبن و کتێبەکەیان لەبەر ئەم بەشە خۆش دەوێ و ئەم بەشە هەموو کتێبەکەی لە بێهودەیی ڕزگار کردووە. هەڵبەتە ئەمە بیرکردنەوەیکی گەوجانە و نادروستە، ڕاست نییە، بەڵام ئاسوودەییم پێدەبەخشێت.